کێن ئەو کەسانەی دەتوانن لە پەیمانگەی فام بخوێنن؟ ئەو فێرخوازانەی خاوەنی بڕوانامەی پۆلی نوێی بناڕەتین یاخود ئەو فێرخوازانەی لە قۆناغەکانی 10 و 11 و 12 دابڕاون. هەروەها ئەو فەرمانبەرانەی چەند ساڵێکە لە خوێندن دابڕاون. لەبیرت نەچێت خوێندن لە پەیمانگەکەمان بەبێ ڕەچاوکردنی مەرجی تەمەن و نمرێ. بەشەکانی خوێندن لە پەیمانگەی فام چین؟ بەشەکانی خوێندن لە پەیمانگای فام بریتین لە بەشی کارگێڕی کار، بەشی ژمێریاری، بەشی کۆمپیوتەر. ماوەی خوێندن چەند ساڵە؟ ماوەی خوێندن لە پەیمانگەکەمان بۆ سەرجەم فێرخوازان 5 ساڵە. دوای تەواوکردنی خوێندن دەبیتە خاوەن چ بڕوانامەیەک؟ دوای تەواوکردنی خوێندن لە پەیمانگەکەمان دەبیتە خاوەنی بڕوانامەی دیبلۆمی باوەڕپێکراوی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. کرێی خوێندن چۆنە لە پەیمانگای فام؟ کرێی خوێندن لە پەیمانگەکەمان بە شێوازی ئارەزومەندانەیە، بە شێوازی کاژ یاخود قستی درێژخایەن. ئەی کاتی داوامی پەیمانگا چۆنە؟ کاتەکانی داوام لە پەیمانگەکەمان هەفتەی 5 ڕۆژە. ڕۆژانە لە کاتژمێر 3 دوانیەوەڕۆ دەست پێ دەکات تا کاتژمێر 7 و 30 خولەکی ئێوارە. ئایا باڵەخانە و ژینگەی پەیمانگەی فام سەرنجڕاکێشە؟ پەیمانگەی فام خاوەنی باڵەخانی مۆدرنە و خاوەنی تاقیگەی زانستی پێشکەوت و چەندین یاریگەی ناوازەیە. وڵەکانی خوێندن لە ئاستی ستانداردە نێو دەوڵەتەکانن. لایەنی زانستی و پەروەردەیی پەیمانگەی فام چۆنە؟ لە ڕێگەی سایفێکی مامۆستای بە ئەزمون و شارەزا توانستی زانستی فێرخوازان بەرز دەکرێتەوە و پەروەردەی تاکێکی کارەوە داهێنەرانە دەکرێت. لە ئێستادا ناوتۆمارکردن لە پەیمانگەی فام کراوەیە. بۆ مەبەستەش دەتوانن سەردانی ئۆفیسی ناوتۆمارکردن بکەن یاخود پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. فام هەڵبژاردەی ئەو کەسانەی بە باشترین نەبێت ڕازی نین.